هێزی پێشمەرگەی کوردستان کە بە درێژایی چەندەی خەبات هەمیشە هێزی مانەوەی کوردستان بووە و لە ڕاپەڕینی کۆمەڵانی خەڵکی کوردستانیشدا یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی تێکشکاندنی شکۆی بەعز بوو لە باشوور. لە دوای ڕاپەڕینیش هەمیشە شورای پارێزگاری بووە لە خاکی پیرۆزی کوردستان. لە ڕوخاندنی ڕژێمی بەعز ڕۆڵی گرنگی بینیوە و لە جەنگی تیرۆرستانی داعشیش وەک پاڵەوانی ڕوبەڕووبوونەوەی تیرۆرستان ناسێندرا. ئێستاش لە هەر کوێ مەترسی جدی هەبێ هێزی پێشمەرگەی کوردستان ساز و ئامادەیە. خاڵی بەهێزی هەرێم لە پاڵ دامەزراوە ڕەسمیەکانی کە لە سای فیدڕاڵ یەدوە دەساتووە هێزی پێشمەرگەی کوردستانە. لە دەستوری هەمیشەی عێراقیشدا پێشمەرگە وەک پاسەوانی هەرێم و پارێزەری خاکەکەی لە مادەی 121 دەستوردا ئاماژەی بۆ کراوە. ئەمێزە لە چوارچەوەی عێراقدا پارێزگاری لە دەستکەوتەکانی هەرێم دەکات. ئێستا بەپێی دەستور هەرێمی کوردستان خاوەن هێزی تایبەتی پاسەوانیە. ئەم هێزە کە لای کوردستانیان ڕەگ و ڕیشەیەکی پیرۆز و دێرینی هەیە و بووە بە بەشێکی گرنگ لە ناسنامەی کوردستانیش. لەسەر ئاستی دنیاش ڕۆڵ و پێگەی پێشمەرگە لە بەرچاوە. ئەگەرچی هێشتا وەک پێویست لەلایەن حکوومەتی فیدراڵیەوە ماف و شایستە داراییەکانی بۆ دابین نەکراوە، بەڵام لە زۆر قۆناغدا هۆکاری گرنگ و زۆر جاریش یەکلاکەرەوە بووە لە هاوکێشەی مەترسیەکانی تیرۆر لە وڵاتدا. لە بەرامبەر ئەمەشدا بەپێی دەستور سوپای عێراق کە پارێزەری هەموو خاکی وڵاتە و بۆ پێش بێت هەرێم کە ئێستا بەشێکە لە عێراق دەسەڵاتی دەزوەردانی هەیە لە هەر بەشێکی وڵاتدا، بەتایبەت لەو کاتانەی کە خاکی عێراق لەلایەن وڵاتانی تر و بەتایبەت دراوسەکانیەوە بۆ مەرامی تایبەتی و بەرژەوەندی تایبەتی بەکاربهێنرێت. لە چەند ساڵی ڕابردووشدا ئەگەرچی زۆر جار خاکی عێراق بۆ بەرژەوەندی ئەم و ئەو بەکار هاتووە و سەروەری عێراق بە پاساوی لاوازکردنی پێگەی هەندێک گروپ و لایەنی دیاریکرا و پێشێل کراوە، بەڵام وەک پێویست حکوومەتی فیدراڵ نەیتوانیوە پارێزەری خاکەکەی بێت. ئەمەش تا دێت بازنەی پێشێرکاریەکان لە عێراقدا فراوان دەکات. هەرچۆنێک بێت هەرێم کە لە چوارچێوەی قوارەی دەستوریدایە بەپێی دەستور خاوەنی هێزی پاسەوانی خۆیەتی و بۆ داهاتوش ئەم هێزە تەنها خاڵی بەهێزی مانەوەی هەرێم و قوارەکەیەتی. دامەترسیەکانیش فراوانتر بن، گرنگی و بەهێزی پێشمەرگەش زیاتر دەبێتە واقع و هەنگاوی گرنگی حکوومەتی هەرێمیش لە ئێستادا لە پاڵ دابینکردنی ژیانێکی شایستە بۆ هێزی پێشمەرگە لە هەمان کاتیشدا هەنگاونانە بۆ زیاتری چەسپاندنی هێزی پێشمەرگە و لە هەمان کاتیشدا ڕاهێنانی زیاتر. ئەم خواستە ئەگەرچی لە ناو خۆشدا مشتومڕی زۆری لەسرە، لە هەمان کاتیشدا داواکاری سەرەکی وڵاتانی زلهێز و هاوپەیمانی کوردیشە. چونکە پێشمەرگە هێزێکی تاقیکراوەی خاوەن ئەزمون و مێژووی پڕسەروەریە کە تەنها ناوهێنانی بەسە بۆ بەردەوامی هێزی مانەوە و بەگشتدا چوونەوەی هەر چەشنە مەترسیەک. هونەر ڕەسوڵ، گەلی کوردستان.